وڵاتانی ڕۆژاوا لە سیاسەتی خۆیاندا پرسی مافەکانی مرۆڤ لە بەرچاو دەگرن یان خود بەرژەوەندیە نیشتیمانیەکانی خۆیان. ئایا سیاسەتی ڕاستەقینەی ئەوروپا وەک دەوترێت و بانگەشەی بۆ دەکرێت دژ بە سیستمە نادیموکراتەکانە یان خود سیاسەتێکی ناڕوونی پڕ لە بەرزی و نزمیە بەبێ هیچ ڕوانگەیەکی ڕۆن؟ کورد لە ئێران تا چەند بووە بە قوربانی جۆرەی سیاسەتی ئەوروپا؟ بۆ نەتوانراوە تا ئێستا تاوانبارانی تێرۆرکردنی کەسایەتیە سیاسیەکانی کورد لە مەڕ تاوانەکانیان بەرپرسیار بکەن؟ من بەفراوی نووری لە بەرنامەی ڕوانگە لەگەڵتان دەبم بۆ شرۆفەکردنی ئەم پرسیارانە لەگەڵ دوو میێوانی بەرنامە. لە ساڵانی ڕابردوودا وڵاتانی دەراوسێی ئێران و هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان جێگای چالاکی بەربڵاوی دەستگا ئەمنیەکانی ئێران بوون. ئەم چالاکیانە هەر لە سەرەتای دامەزراندن و خۆگرتنی جمهوری ئیسلامیەوە دەستیان پێکردووە. تێرۆرکردنی سەرانی بزوتنەوەی ئازادی خوازی کورد دکتۆر قاسملو و دکتۆر شەرەفکەندی تەنیا دوو نمونەی بەرجستە و تاقانەی ئەو چالاکیە فراوانانەی دەستگا ئەمنیەکانی ئێرانن. بەڵام هەڕەشەی تێرۆر لە چالاکوانانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەموو جێگایەکی گرتووەتەوە. چەند ڕۆژ پێشستا نوێنەرانی پارلەمانی بلجیکا پرۆژە یاسای پەیمانی هاریکاری نێوان کۆماری ئیسلامی ئێران و بلجیکیان بۆ ئاڵوگۆڕی زیندانیانی نێوان هەردوو وڵات پەسەند کرد. پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە لە کاتێکدایە کە 11 ڕێکخراوی مافەکانی مرۆڤ بە ئاماژەدان بەوەی کە ئەو جۆرە ڕێکەوتنە دەبێتە هۆی پەرەسەندنی سیاسەتی بارمتەگرتنی کۆماری ئیسلامی ئێران داوایان لە نوێنەرانی پارلەمانی بلجیکا کردبوو کە بەر بە پەسەندکردنی ئەو ڕێکەوتنە بگرن. بە وتەی چالاکانی مافەکانی مرۆڤ پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە دەستپێکی گەڕانەوەی ئەسەدوڵا ئەسەدی دیپلۆماتکاری ئێرانیە بۆ تاران کە بە تۆمەتی پلاندانان بۆ کردەوەیەکی تێرۆریستی سزای 20 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنراوە. هەرچەندە دادگای پێداچوونەوەی برۆکسل ڕادەستکردنەوەی ئەسەدوڵا ئەسەدی بۆ ئێران یان هەر وڵاتێکی بیانی دیکەی بۆ ماوەیەکی کاتی قەدەخە کردووە، بەڵام بەشێک لە دەستگا هەواڵیەکان لە زاری چەند بەرپرسێکی بلجیکا بڵاویان کردوێتەوە کە حکوومەتی ئێران هەڵدەدا لە ڕێگای بەکارهێنانی زندانیانی ئەوروپایی و ئەوانەی کە هاووڵاتی دوو وڵاتن فشار بخاتە سەر وڵاتانی ڕۆژئاوا بۆ ئازادکردنی زیندانیە ئێرانیەکان. حکوومەتی ئێران لە ساڵانی ڕابردوودا ژمارەیەک هاووڵاتی بیانی یان ئەوانەی هەڵگری ڕەگەزنامەی دوو وڵاتن بە تۆمەتی وەکسی خوڕی زیندانی کردوون و لە بەرامبەر ئازادکردنیاندا داوای پارە یا ئازادکردنی ئەو ئێرانیانەی کردووە کە لە دەرەوەی وڵات زیندانی کراون. هەر لە دۆسیەکی دیکەشدا چەند ڕۆژ پێشستا دادگای وڵاتی سوئێد حکمی زیندانی هەتاهەتایی بۆ حەمیدی نووری هاوڵاتیەکی ئێرانی بەندکراو لەو وڵاتەدا سەپان. پێکەوە لە ئیستادا بینەری راپۆرتێکی هاوکارم سەلاح پیرۆتی دەبین لەم بارەیەوە و دواتریش دەگەڕینەوە لاتان بۆ ئەوەی ئەم پرسیارانە کە لە سەرەتاوە باسمانکردن لەگەڵ میێوانانی بەرنامەکەمان بیان خەینە بەرباس. دوای ئەوەی دادگایکی سوید چاردەیەم مانگە بڕیاری مانەوەی هەتاهەتایی لە بەندیخانە بۆ کاربەدەستێکی پێشووی کۆماری ئیسلامی ئێران حەمیدی نووری ڕاگەیاند ئەوەی کە لە کۆتاییەکانی شەڕی ئێرانی و عێراق بەهۆی بەشداریکردن لە کوشتنی هەزاران بەندکراودا بە تاوانبارناسرا، پارلەمانی بلژیک گەڵاڵەیەکی واژۆکراوی پەسەند کرد کە دەگەڵ ئێران بەندکراوەکانیان بۆ وڵاتی یەکتر بگەڕێنەوە. ئەم ڕۆژنامەنووسا ئەمە بە ئاماژەیەکی باش نازانێت. ئەوە لە ڕاستیدا مەترسێکی جدیە بۆ سەر ئەهوەنی نەتەوەیی بەلژیک و بەگشتی بۆ سەر ئەهوەنی نەتەوەیی یەکێتی ئەوروپا بەهۆی ئەوەی کە بەلژیک وەک ئەندامێکی یەکێتی ئەوروپا دەکاتە حەسار خەڵوەتی تێرۆریسمی ئێرانی. ڕاخنەگران دەڵێن ئێران گوشار بۆ بلژیک دێنێت دیپلۆماتێکی ئێرانی بەناوی ئەسەدوڵا ئەسەدی کە پارەکە لە بلژیک 20 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا ئازاد بکرێت کە لە پیلاندا بوو بۆم بۆ کۆبوونەوەیکی ساڵی 2018 لە ڕێبەرانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە فەڕەنسەدا دابنێتەوە و چەند کاربەدەستێکی پێشووی ئەمریکا شەڵبەت لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون. لە لایەکی دیکەوە ئێران کارمەندێکی ڕێکخراوی یارمەتیدەری مرۆڤایەتی بەناوی ئۆلیڤەر ڤاندی کاستێل لە 2006ەوە خستۆتە بەندیخانە کە لە ڕێکخراوی پزیشکانی جیهانی و ئەنجومەنی پەناخوازانی نۆڕوێژی و ڕێکخراوی یارمەتیدەری جیهانیدا کاری کردووە.
ئەمەش لە دەمێکدا کە بنەماڵەکەی چەند ڕۆژ پێش بۆ ئازادکردنی کوڕەکەیان داوای یارمەتیان کرد. بۆ بنەماڵی ئێمە زۆر ناخۆشە کە بیری لێ بکەینەوە بەلجیکای دیموکرات هیچ کارێک ناکات بۆ ئەوەی بەندکراوە بێتاوانەکانی تر ئازاد بکەن کە لە وڵاتەکانی وەک ئێراندان. ئەگەر ئەوە کوڕیان برای ئێوە بواە داخوا کاردانەوەتان چۆن دەبوو؟ Il est inconcevable pour notre famille. بە دوای تەواوکردنی خوێندنی لە ئێمە دوور بووە بۆ ئەو یارمەتی بە خەڵکی دیکە بکات. ئێستا یارمەتیمان بدەن کە ئەو لە ئێران ڕزگار بکەین و بیگەڕینەوە بۆ ماڵ و خێرا پێشاد بینەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمز چەند ڕۆژ پێش نووسی هەندێک لە ئەندامانی پەرلەمانی بلژیک و گروپەکانی مافەکانی وەک ڕێکخراوی لێخۆشبوونی نێونەتەوەیی جەخت دەکەن کە ئێران بارمەتەگرتن وەک تاکتیکێک بەکاردێنێت کە وڵاتانی ڕۆژاوایی لە بەرامبەر ئێراندا خۆ بەدەستەوە بدەن. داخوا ئەمە چ کارتێکردنێکی لەسەر هەڵویستی ئەو وڵاتانە دەبێت. دیارە لە بلژیکیش حکم دراوە بەنسبەت تێرۆریستێکی دیپلۆمات تێرۆریستی کە ئێستا لە وڵاتی بلژیک لە زینداندایە، ئەویش حکمی 20 ساڵ حەبسی وەرگرتووە، هەر ئەو جۆرەی کە حەمیدی نووری لە سوێد حەبسراوە. بەڵام دەبێت چاوەڕێ بین ئاخۆ سوئێدیش حەمیدی نووری تەحویلی ئێران دەداتەوە یا بەرحاڵ ساخت و پاختێک ڕێککەوتنێک واقعەوەیە کە مێژووی کردەوە تێرۆریستەکانی کۆماری ئیسلامی لە ئەوروپا و مێژووی معادلات و معاملاتی وڵاتانی ئەوروپا بۆ وێنە ئۆتریش ئاڵمان لەگەڵ کۆماری ئیسلامی لەگەڵ کردەوە تێرۆریستەکانی کۆماری ئیسلامی لە ڕاستیدا بەرجێڕەوەیانە نەبووە و تا ئێستا نەیتوانیەوە بەربگرێت بەکردەوە تێرۆریستەکانی کۆماری ئیسلامی. لە ڕاستیدا زۆرتر کۆماری ئیسلامی یاغیتر کردووە بۆ کردەوەی تێرۆریستی نیشاندا. وەگە ڕۆژنامە نووسە دەڵێت ڕەنگە ئێران لە بەرامبەر هەموو بەندکراوەکاندا یەک هەڵوێستی نەبێت. ئەو کەسانی کە لە ڕاستیدا سەر بە ناوەندەکانی تێرۆریستی کۆماری ئیسلامی وسەند بە ناوەندەکانی ئەمنیەتی کۆماری ئیسلامی کاتێک تووشی جرمێک کردەوەیەکی تێرۆریستی یا دشکردەوەیەک دەبن بە دش ئەهوەنینەتەوەیی ئەوروپا لە خزمەت بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامیدا کاتێک دەگەڕێنەوە ئێران بۆ تێپەڕکردنی درێژەی حکومەکان بێگومان نەتەنیا زیندانی ناکرێن بە تەشویق دەکرێن پلەپاییان بەرز دەکرێتەوە. دەمێنێتەوە ئەو کەسانەی کە سەر بە کۆماری ئیسلامی و لە نێو بازنەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی دانین و تووشی جەرایمی عمومی و گشتی دەبن لە ئەوروپاکردنی زیندانەکانیان دەگەڕێنەوە ئێران بێگومان ئەوانە ماوەی زیندانەکانیان دەبێت لە ئێران تێپەڕکرد. سەرۆکوەزیری بلژیک ئەلێکساندەر دیکرۆ جەختی کرد کە پەیمانی لەگەڵ ئێران تەنیا ڕێگایەکە کە کارمەندەکە پێی ئازاد بکرێت. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا. ئێستاش بۆ تاوتوێی باسەکەمان دەڕێنە لای هەردوو میێوانی بەرنامەکەمان بەخێرهاتنی هەردوو میێوانی بەرنامە دەکەم. تاهێری خالیدی شیکەرەوەی سیاسی لە سوێدەوە و کاوا هەنگەری ڕۆژنامەوان و شرۆفەکاری سیاسی لە بڵجیکاوە هەردوو لە ڕێگای سکایپەوە بەشداری ئەم بەرنامەیان. کاکاوە ئێوە لە بڵجیکا دەژین و پێدەچێت زانیاریتان زۆرتر هەبێ لەمەڕ بڕیارەکەی پارلەمانی بلژیک هەر بۆیە دەمەوێت لە جەنابتەوە دەست پێ بکەم. دەمەوێت بزانم دوایین هەواڵەکان سەبارەت بەو بڕیارەی کە پارلەمانی بلژیک دای چییە؟ میدیاکانی ئەو وڵاتە چی دەڵێن لەسەر ئەو با بڵێن هاوپەیمانی کە لەگەڵ ئێرانە ئەو ڕێکەوتنێک کە لەگەڵ ئێرانە واژۆیان کردووە؟ بەڵێ بێڕای سلااو لە بەڕێست و کاکتاگیر و هەموو نەران و بیسەرانی عزیزە بە دوای ئەوەی کە لە پارلەمان ئەو گرێبەستە یا بڵێن ئەو دیلە ئەو قەراردادە پەسەند کرا کۆمەڵێک کەسایەتی سیاسی ئێرانی لە حتی تەنانەت بلژیکی بە لەگەڵ هاوکاری مجاهدینی خەڵک هەندێک وەکیلیان کرد کە شکایەتیان کرد لە دادگای بلژیک بەنسبەت ئەو پەسەندکراوەی پارلەمان. یعنی لە ڕاستیدا ئەگەر ئەوە نەبایە یعنی ئەم کارەی کە ئەو شکایەتە نەکرابایە لەوانە بوو تا ئێستا ئەسەدوڵڵا ئەسەدی ڕادەستی ئێران کرابایەوە چۆن ئەوەی کە لە پارلەمان پەسەند کراوە ئیجازەی بە دەوڵات بە قووەی ئیجرایی جا چه سەرۆکوەزیران بێت چه وەزیری دادگستەری بێ ئەو ئیجازەی دەدا کە ئەو پەسەند کراوە ئیجرا بکەن. بەڵام بەهۆی ئەو شکایەتی کەکرا ئەمە لەوانەیە لە نێو ڕاگەیانەکاندا باز نەکرێ لە پێم وابێت زۆرتر بۆ بەڕێزی شت جێگای سرنج بێ ئەو شکایەتە لە پلەی یەکەمدا دادگا
ڕەتی کردەوە بەڵام دادگای ئیستیناف یا پێداچوونەوە شکایەتەکەی قبول کرد و ڕاگواستن یا بەحساب معاملەکردن لەسەر ئەسەدوڵڵای ئەسەدی بەتایبەت ئەو کەسەی تا جارێ بە شێوەیەکی کایەتی مەمنوع کردەوە و بە پێی ئەو بڕیارەی دادگای ئیستیناف یا دادگای پێداچوونەوە دەوڵەتی بلژیکا هیچ مەقامێکی ئیزرایی بلژیکی ناتوانێت جارێ ئەو تۆرۆریستە ڕادستی ئێران بکاتەوە. دەنا باسەکە بە گشتی تا ئێرە ڕاوەستاوە ماوەتەوە چوارشەمبە قەرارە کۆبوونەوەی دیکەی لەسەر بکرێت لە دادگای کۆبوونەوەی لەسەر بکرێت و بڕیاری نهایی لەسەر چەندوچۆن و گوردەکاری ئەو پرۆژەیە بدرێت. باشە بڕۆینە لای کاک تاهێریش. کاک تاهێر، لە ساڵانی ڕابردوودا وەک لە سەرەتاشەوە باسمانکی وڵاتانی دەراوسەی ئێران و هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان جێگای چالاکی بەربڵاوی دەستگامیەکانی ئێران بوون. ئەم چالاکیانە هەر لە سەرەتای دامەزراندن و خۆگرتنی جمهوری ئیسلامیەوە دەستیان پێکردووە. وڵاتانی جیاواز و کشوەری جیاوازیان گرتووەتەوە وەک دەزانی. تیرۆرکردنی سەرانی بزوتنەوەی ئازادیخوازی کورد دکتۆر قاسملو و دکتۆر شەرەفکەندی تەنیا دوو نمونەی بەرجەستەی ئەو چالاکیە فراوانانەی دەستگامیەکانی ئێرانن. بەڵام لە ئێستادا چالاکوانان دژ با بڵێن بە ڕژیمی جمهوری ئیسلامی یا کۆماری ئیسلامی لە زۆر جێگادا هەست بە نائەمنی دەکەن. دەستگا دەوڵەتیەکان دەیانەوێ ئەو هەستە بچێنن کە ئەم چالاکوانە ئەو چالاکوانانەی کە دژ بە ڕژیم با بڵێن چالاکی دەکەن لە هەر کوێ بن چی دیکە سلامەت نابن. ئاخۆ ڕێکەوتنێکی لەم جۆرە دەمەوێت بزانم بەڕای جەنابەت تا چەند مەترسیە بۆ سەر چالاکوانان و کەسانی سەر بە ئۆپۆزیسیۆن. لەگەڵ ڕێز و سڵاو بۆ جەنابەت و کاکاویش، ڕاستەکەی ئەمە شتێکی تازە نییە. ئەمە وانییە کە سیاسەتێکی تازە بێ لە ئێستادا، سیاسەتێکی گشتیە کە هەموو دەوڵەتان بەبێ ئەملا و ئەولا سیاسەتی خۆیان لەگەڵ دەوڵەتانی تر بەپێی بەرژەوەندیەکانی خۆیان دیاریەکەن. بەرژەوەندەکانی خۆیان چی بێ، هەموو هەوڵی خۆیان ئەدەن بۆ بەرژەوەندەکانی خۆیان دابین بکەن، یا بە سیاسەتی ئابووری، بە سیاسەتی زۆر، بە سیاسەتی دیپلۆماسی، بە بەندوبەست و مامەڵەکردن لەگەڵ هەر هەموو لایە. ئەمە تەنها یەکەم جاریش نیە، هەروکەم لە چەندمانی ڕابردووایەکەوە چاو لێ بکەن. لە پێشا ئینگلیس بۆ دوو زیندانی گۆڕیەوە 900 ملیۆن پۆندی داوە بە ئێران، لەو پارەیە کە زووتر دەستی بەسەرا ڕاگیرا بوو، هیچ گوێشی نەدابەوە کە ئەوە ئێران گەمارۆ دراوە بۆ بەندوبەست و سیاستەکانی خۆی دوو زیندانیەکەی وەرگزەوە. ئێوەگەر تەماشای سوێد بکەن، لە سوێدیش هەروە بوو ماوەیەک لەمە پێش ئاگادارن ئەو پەیمانەی کە لەگەڵ تورکیە بەستی حاضر بووە و گەماروی فرۆشتنی ئەسلحە لەسەر تورکیە لابە ئامادە بوو کە ئیتر یارمەتیەکەی بۆ کوردانی ڕۆژاوا بچڕێ و ئەو کەسانی کە لای خۆی بە تروریست دەزانێت تەحویلی تورکی بداتەوە. ئەمە ینی ئەمە نیشان ئەدا کە ئەمەی بلژیک، ئەم پەیمانەی بلژیک لەگەڵ ئێران تازەترینە. بەرپرسانی بلژیکی نایشارنەوە زۆر بە ئاشکرا باسیەوەیان کرد لە کاتێکەوەکان تۆرۆریستە دەستگیر کراوە و حکم دراوە لە زیندانە، بەرژەوەندیەکانی ئەوان لە ئێران کەوتۆتە ژێر گەمارۆ و سنوودار کراوە. 200یان لەوێ هەیە و لەژێر ترس و مەترسیان لە ئێران و ئەم ئاخریشیان کە چالاکی مافی مرۆڤیان دەستگیر کراوە. جا بۆیە ئەوان ئەم سیاستیان هەیە و ئەم پەیمانیان لەگەڵ ئێران بەستووە کە بە کوردی و کرمانجی بەرژەوەندەکەی خۆیان دابین بکەن. یعنی ئەمە بۆیە ئەزمکردن یەکجار و دووجار و ئەوان نییە، سیاسەتی هەموو دەوڵەتەکان لەسەر ئەم بنەمایە هەیە و ئەم بنەمایە هەم لەلایەکۆ دەستوباڵی کۆماری ئیسلامی ئاوەڵە ئەکا بۆ ترۆری زیاتر بۆ خەیاڵەوە کە هەر جارێکە دیسان ترۆری کرد بە ڕەحەتی ئەتوانێ بیگۆڕێتەوە زیندانیەکانی. نائەمنی زۆرتر پێکدێنێ بۆ ئەو کەسانی کە چالاکن و ئەمە ئەو زەرەرانە کە هەیەی کام سیاسەتە گریانەکە بە بلژیک. زۆر باشە. لە ئێستادا ناوبەڕێکی کوردوەرەگرین و دواتر دەگەڕێنەوە بۆ سەرباسەکەمان بۆ تاوتوێن باسە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
دەگەڕێینەوە بۆ لای میوانەکانمان بۆ تاوتوێی باسەکەمان. کاکاوە ئایا دەکرێت ئەم جۆرە هەنگاوانە بەرامبەر بە کۆماری ئیسلامی بە بەشێک لە کاریگەریەکانی جەنگی ئوکران یا بزانین واتە هەوڵێکی ئۆروپی نییە بۆ جیاکردنەوەی ئێران لە مێحوەری چین و رووسیا؟ نا من پێشەوەی کە بەحسی ئوکراین بکرێ پێم وابێ شتی حوشەوەمان هەبوو هەر لە نێو راپۆرتەکەی خۆتاندا کە من چاوم لێ دەکرد وێنەی نازەنینتان بڵاو کردەوە پێشتر جەیسن ڕزاییان هەبوو و زۆر کەسی دیکە هەر ئێستا ئێلڤیا ڤەن کاستیل هەیە کە گیراوە لە راپۆرتەکەتان باستان پێکرد ئەمانە پێش شەڕی ئۆکراین و هەر کەسێکا هیچ کەس ئاگای لێ نەبوو کە شەڕێکیش ڕوودەدا بەڵام ئەمە کردەوە و سرشت و تایبەتمەندێکی کۆماری ئیسلامیە کە دەیهوێ بەرامبەر بە ڕۆژاوا و بە تایبەتی ئوروپا دیارە ئەمریکا کەمتر دەیهوێ ئەوە وەکو مێتۆدێک دەکار بێنێ بۆ بردنەپێشی پیلانەکانی خۆی یعنی لە ڕاستیدا پێشتر بۆشی چۆتە سەر لەگەڵ ئەمریکاش بۆ کە بە پالێت دۆلاری وەرگرتووە چەند کەسێکی ئازاد کردووە زۆرتر ئەو بارمتەجیریە یەکێک لە سرشت و تایبەتمەندەکانی کۆماری ئیسلامی و زۆر پەیوەندی بە ئۆکراینەوە نییە بەڵام یەکشتی دیکە من لەبیرم چوو باسی بکەم زۆر گرینگە ئەویش ئەوەیە کە لەو قەراردادەدا کاتوتە پێشێ یەکەم ئەوەی کەەوە لە ئاسی یەکێتی ئوروپایە تەنیا لە بلژیکدانێ ینی شتێکی هاوشێوە لە ئاسی یەکێتی ئوروپادا لە گۆڕێدا هەیە تەنیا بلژیک نیە دووهەمەوەی کە لە بلژیکیشدا 5 لایەحا لە گۆڕەدا بووە کە ئەمە یەکێک لەو لایەحانەیە کە باسی ئەو گواستنەوەی بێساب ڕاگواستن یا بڵێن گۆڕینەوەی زیندانەکاندا دەکا بەشی ئێرانەکەی زۆر حساس و بەرحاڵ لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی ناسراوە لە ئاسی جیهانیدا و وڵاتێکی تۆرۆریستی و وڵاتێکی بارمتەگیر و ئەوانە دەنا خۆ بلژیک قەرار نییە هەر تەنیا دەگەڵ ئێران ئەو قەراردادە ئیزرا بکە لەگەڵ هەندێک وڵاتی دیکەشە بەڵام ئێرانەکەیەتی لێرەدا ئەو هەڵاگیری بێساب لێ دروست بووە من یەک نوکتە باسکەم بەفەرمون ئەویش ئەوەیە کە لەو قەراردادەدا بەو شێوەیە باس کراوە کە کاتێک ئەوەڵەن ئەو زیندانیە دەبێت بۆ خۆی پێی خۆش بێ و داوا کاکە دەیەوێت بگەڕێتەوە باقی بە ماوەی زیندانەکەی لە وڵاتی خۆی بگوزارێنە ئەمە یەک دووهەم ئەوەی کە دەبێ ئەو وڵاتەی دیکە بۆ نمونە ئەگەر ئەسەدوڵڵا ئەسەدی بیهوێ بگەڕێتەوە دەبێت کۆماری ئیسلامی بە بلژیکی سابت بکە و نیشانی بدا بەردەوام کە ئەو کەسە لە زینداندا هەیە و بە پێی یاسای ئەو وڵاتە ئەو زیندانێ دەچێشێت دیارە لێرەدا ئیدی من پێم وایە بلژیک فێڵێکی لێکراوە چون بەهۆی کە لەوانەیە یا بە قەولی هەر ئەلێکساندەر دەکرۆ سەرۆگۆزیرانی بلژیک چون ئازادکردنی ئەو بلژیەکەی بۆ بنەمایە و لە هەموو شتێک گرنگترە و باسی بەرژەوەندینەتەوەی دەکەن کە لە راپۆرتەکانیشدا باسکرا بەڵام لێرەدا پێما بە فێڵێک لە بلژیک کراوە نازانن کە لە کۆماری ئیسلامیدا زۆر کەس هەبوو بەناو زیندانی بۆ بەڵام لە ئەساسدا لە زینداندا نەبوو یا ئەگەر لە زیندانیشدا بوو بێ مەسەلەن بوومانە کەسێکی وەکو ڕەفیق دووس چۆتە زیندانەوە بەڵام بۆتە بەرپرسی کڕینی کەلوپەلی زیندان ینی مەبەستمەوەی ئەو جوورە کارانە زۆر دەکرێتەوە بوو لێرەدا ئەوەی کە زەرمەندە بە باوەڕی من لە پێش هەموو کەسێکدا کۆمەڵگای سیاسی و ئازادی خوازی ئێرانە و دووهەمیش زۆر باشە لە کاکتاهر بپرسین کاکتاهر دەمێ بزانم بەڕای جەنابەت لە ئێستادا سیاسەتی ئۆروپا لەمەڕ با بڵێن ئێران ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن لە پێشتا حەزەکەم یەک شتە ئەرزکەم ئەوەی کە من خوێندمەوە بەندی سێزدەی ئەو پەیماننامە دەستوباڵی کۆماری ئیسلامی ئاوەڵە دەکات بۆ ئەوە ئەفو بدا بە ئەو زیندانیە یا زیندانیەکەی کەم کاتون بەرحاڵ من بەندی سێزەکەی مار خوێندەوە جا نازانم بەڕاستی ئەوەی کە کاکاوە فەرمووی لێرە ئەوەیە یا ئەو بەندی سیازدە کە چۆنە چۆن سیاسەتی ئوروپا بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران لەم چل ساڵات چاوی لێ بکەی هیچ کاتێ سیاسەتێکیان نەبووە بۆ ئاڵوگۆڕێک لە کۆماری ئیسلامیە هەموو کاتێ سیاسەتی سازانیان بۆ لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ کۆماری ئیسلامی کە بەردەوام تروری کردووە ئەوە کۆماری ئیسلامیە بەردەوام هەموو یاسا و ڕێسایەکی پێشێل کردووە ئەوە کۆماری ئیسلامیەکە بۆ بە دەوڵەتێکی نائەم لە هەموو ناوچەکە وێلا چ ئەمریکا و چ ئوروپاش هیچ کاتێک سیاسەتی وایە نەبووە کە
ئاڵوگۆڕێکی جدی لە ئێران دەبێنن. ئەمان بەردەوام بەرژەوەندەکانی خۆیان ڕەچاو کردووە، بەرژەوەندی ئەوانیشەوەیە کە مشکلیان بۆ دروست نەبێ و ئەوەی کە بەرژەوەندی ئەوانە لە ئێران و لە وڵاتانی ناوچەکەیش پەیڕۆ بکرێ و بێتە دی. زۆر باشە بڕۆینە لای با بڵێن ناوبڕێکی تر وەربگرین و دووبارە دەگەڕێنەوە سەر بۆ تاوتێ بۆ درێژەی باسەکەمان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. باشە بۆ درێژەی باسەکەمان دەگەڕێنەوە لای میێوانانی بەرنامەمان. کاک تاهر باوا دایبنێن هەندێک لە دەوڵەتە ئەوروپیەکان ئێستا سیاسەتێکی نەرم و لاواز بەرامبەر بە ئێران دەگرنە بەر ئاخۆ ئەم جۆرە نەرمی نواندنە هیچ گۆڕانکاریەکی بنەڕەتی لە سیاسەتی کۆماری ئیسلامیە دروستەکە. پێت وایە دوجار دەوڵەتی با بڵێن جمهوری ئیسلامی بە تەواوی خۆی لە چی بەرێکدا بەڕای جەنابەت دەبینێتەوە؟ تەواو خۆی بۆ با بڵێن هاوپەیمانی لەگەڵ ڕووسەکان یەکلا دەکاتەوە یان هەوڵی بێلایەنی دەدات؟ بۆی لە داهاتوە چی ڕووەدا زۆر ڕوو نییە کە باسی لێ بکەین و پێشبینی ناکرێ، بەڵام سیاسەتی کۆماری ئیسلامی لەم چل ساڵا کە لە سەرکار بووە بەردەوام داخراوتر و داخراوتر بووە و هیچ شتێکی لە ناو خۆیان نەهێشتووە، هیچ ئۆپۆزیسیۆنێکی نێشتووە، هیچ مخالفێکی نێشتووە و بەردەوام سیاستەکەی بەرەو ئەوە چوە کە سیاسەتێکی دیکتاتۆرانە بێ لە ناوچەکە بەردەوام هەڕەشە بووە لەسەر هەموو ناوچەکە و بەرامبەر بە هەموو ئەو یاسا و ڕێسانی و نەتەوەیانە بەردەوام هەوڵی داوە بەرەڵیان بێسێتەوە. هەر ئێستش کە تۆ تەماشاکەی تا ئێستا کەەوەی بینین کۆماری ئیسلامی لە بەرەی رووسیا بووە، ئەم کۆبوونەوانەی ئاخری لەگەڵ ئەردۆغان و لەگەڵ پوتین و ئەوانە کە چاوی لێکەی هەتا ئێستا لە بەرەی ڕۆژاوادان نەبووە و هەموو سیاسەتەکانی بەرەو داخراوتر و داخراوتر ڕۆیشتووە. چون دەزانێ من بە بڕوای من کۆماری ئیسلامی دەزانێ هەر نەوع نەرمۆنیانی و شلکردنەوەیەک لە دەسەڵات و هەر نەوع فرجەیەک بدا بەوە کە خەڵک بتوانن نەفەسێ بکێشن لافاوێک دێ کە هەمویان دەبا و هیچ کەس بەرگەی ناگرێت. باشە فەرمونون ئەگەر دەتانەوێت تەواوی بکەن فەرمونون کاک تاهر ببورن. ئستمتم بە ئەوەی کە تا ئێستا نیشانی داوە کە ئەگەر ئەوانە بکەین بە ملاک بەردەوام کۆماری ئیسلامی بەرەو توندی تیژی و داخراوتر ڕۆیشتووە و هیچ ئاماژەیەک نییە بەوە کە هیچ کرانەوەیەک لە سیاسەتی کۆماری ئیسلامی. زۆر باشە کاکاوە پێت وایە ئەم هەنگاوی بەڵجیک هەنگاوێکی سربەخۆیە با بڵێن لە دەرەوەی سیاسەتی یەکێتی ئەوروپا یان خود تەنیا هەنگاوێکی سەرەتاییە تا وڵاتانی دیکەش لە یەکێتی ئەوروپا هەمان هەنگاو بنێن لە دوای ڕۆژدا بەرامبەر بە ئێران؟ لا وەکی ئارزم کرد نەمە لە ئاستی یەکێتی ئەوروپادا هەیە، بەڵام ئەدی هەموو وڵاتانی جیهان ناگرێتەوە لەگەڵ هەندێک وڵات هاتوونەتە نێو معاملەیە. ئەوەی کە ئایا بەردەوام دەبێ زیاتر دەبێتە سیاسەتێکی گشتی لە ئاستی یەکێتی ئەوروپادا، تەبعانەوە دەبێت پارلمانی ئەوروپا پەسەندی بکەوە دوای بدرێت بە کمیسیۆنی یەکێتی ئەوروپا وەکو باڵی ئیجرایی پارلمانی ئەوروپا. بەڵام ئێستا هەیە لە نێو یەکێتی ئەوروپادا هەندێک تەرح و قەراردادی لەو شێوەیە لەگەڵ هەندێک وڵاتانی دیکە هەن. بەڵام یەکشت با بڵم بەداخەوە من لەبەر کەمی کات هەر پێن ڕناگەم بابەتەکان باس بکەم. ئەو قەراردادە ئێستا ئەگەر بەڕێوە بچێ دوو یەک بە قازاندی ڕژیمی جمهوری ئیسلامیە. یەکێک لەو خاڵانەی کە بە زیانی کۆماری ئیسلامی تاوا دەبێ ئەوەیە کە بەپێ ئەو قەراردادا ئەو کەسەی کە تۆڕۆریست ناسراوە، یعنی لەبەر ئەنجام یا هەوڵ بۆ ئەنجامی تێرۆر ئێستا لە زینداندایە لە کۆماری ئیسلامیدا، ئەگەر ئەوە بگەڕێتەوە ئێران یعنی کۆماری ئیسلامی قبولی کردو کە کەسێکی تۆڕۆریست وەردەگرێتەوە. یعنی ئەوەمان لەبیر نەچێت
بە ڕسمی ناساندنی تۆرۆریست بوونی ئەسەدوڵڵا ئەسەدی یەکێک لەو ئیمتیازانەیە کە کۆماری ئیسلامی لە ئاستی نێودەوڵەتیدا لە دەستی دەدا بەڵام لەگەڵ تۆرۆریستێک لە نێو کۆماری ئیسلامیدا لە زیندانەکانی چۆن بەرخورد دەکەن لە خۆیانە ئەمە بەحسێکی جودایە ئەمە یەک ئیمتیاز بە بەلژیک دەدا لێرەدا دوو ئیمتیازەدا بە کۆماری ئیسلامی بۆ یەکەمەوەی کە نزیک بە 200 کەسی ئێرانی ئێستا لە زینداندان و بۆ وێنە ئەوانە دەتوانن بەپێی ئەو قەراردادە بیان هەیە بگەڕنەوە ئێران بەڵام چێ دەهێ بگەڕێتەوە ئێران خۆ ئەو کەسێکی لە بلژیک دزی کردووە ئینسانی کوشتووە کارێکی خراپی کردووە یاساشکێنی کردو خۆ ئەو کەسە ناگەڕێتەوە خۆ کەسێک کە لێرە دزی کردو ناچێتەوە لە نێو بەندێکدا لە نێو یەکێک لە زیندانەکانی ئێران لەگەڵ دزەکانی دیکە زیندانی بچێشێت لێرە حرمەتی هەیە ژوورێکی تاکەکەسی هەیە پێی ڕادەگەن مافی ڕایەت دەکرێت هیچ وەختێک ئەو کەسانەی کە دزیان کردو یا کارێکی بەو شێوەیان کردو خۆ داوا ناکەن کە بیان گەڕنەوە ئێران ئەوەی کە هەوێ داوا بکە بیگەڕنەوە ئێران تۆرۆریستەکان و مۆرەکانی سەر بە کۆماری ئیسلامین ئەلێرەدا من پێم وابێ بێلژیک ئەگەر ئەم قانونە ئیجرا بکە دیارە هێشتا ماوەتەوە مە دەبێت تا چوارشەممە ڕاوەستین و ئەگەر ڕێی دادگای بلژیک وەکو ئۆرگانێکی سربەخۆ بە نیسبەت دەستگای ئیجرایی واتە دەوڵەت لێرە حرمەتی بپارێزرێ کە احتمالێکی زۆر ئەو حرمەتە بپارێزرێ من پێم وابێ ئەگەر ئەوە ئیجرا بکرێت زۆر بە زیانی ڕوک و کاکتاری فەرموو بە زیانی هەم بلژیک و هەم یەکێتی ئوروپاوە بەتایبەت ئازادی خوازانی ئێران باشە کاک تاهێر وەک دەزانی ماوەیەکی زۆرە بەسەر با بڵێن تێرۆرکردنی کەسایەتیە سیاسیەکانی کووردا کەسایەتی بەرچاوەکانی کووردا کە تێرۆرکران تێپەڕیوە و تا ئێستا ئەوروپا هیچ سزایەکی ئۆتۆی ڕوبەڕووی بکەرانی نەکردەوە و تەنانەت ئەو دوای ماوەیە کە وەک دەزانی ڕادستی ئێرانی کردنەوە و گەڕاننێوە هەندێک ئەمە بەوە دەزانن بە لاوازبوونی ئۆپۆزیسیۆنی کوردی هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ لاوازبوونی ئۆپۆزیسیۆنی کوردی پێت وایە بۆ هەتاوەکو ئیستا ئۆپۆزیسیۆنی کوردی حزبە کوردیەکان نەیانتوانیوە با بڵێن بکەران و یەکێتی ئوروپا بەرپرس بکەن لەمەڕ با بڵێن تاوانباران لەمەڕ ئەو تاوانانە بەرپرس بکەن بەڵێ وڵاگەر چاو لێ بکەی هەر تەنیا چاو لەوە بکەی بزانی ئەو ڕێکخراوانەی کە هەر بەرامبەر بەم تۆداوای بلژیکەیش من چاوم لێ کرد ناڕزایەتیان دەربڕی کۆمیتەی بلژیکی حزبی دموکراتی کوردستانی ئێرانە لە ناو کوردەکانە من ڕێکخراوەی کوردیم نەدی دوایی سازمانی فداییانە کە سازمان فداییانش بۆ هیچ ناوێکی کوردی پێوە نیە ماگەم لێ چەندە کوردیانە یانی لەناو ئەو هەموو ڕێکخراو و حزب و بەرەی کوردستانیە هیچ کەس نییە لە پێی ئاگاداری کاکە نووسراوە یا داواکاری کاکە نووسراوە بە بڕوای من هۆکاری سەرەکی بۆ ئەوەی کە هیچ نەکراوە و ڕەنگ و بت بکرایە زۆر شت بکەیت پەخش و بەڵاوی کووردە بۆ خۆی ئێستا لە بۆکو کورد هیچ نوێنەرایەتێک لە دەرەوەی وڵات نییە کە نوێنەرایەتی کورد بکە و پشتگیری بکاو بکەوێتە شوێن ئەو کەسانەی کە مەربوط بە کووردە جیاواز لەوەیش ئەگەر چیتۆ بەربەرەی ڕۆژهەڵاتی ئیتر هەر خراپتر لەبەرەی ڕۆژهەڵاتی نوێنەرایەتیەک لە باکوور بەرحاڵ پەکەکەیەکە پێم وابێ پەیوەندیەکەمان لەگەڵ کاک تاهیر پچرا لێرە کۆتایی دەهێنین بە بەرنمەکەمان و زۆر سپاسی هەردوو میێوانی بەرنمەکە دەکەم تایری خالدی شیکەرەوەی سیاسی لە سوێدەوە و کاوا هەنگەری شرۆفەکاری سیاسی لە بلجیکاوە بەشداری ئەم بەرنمەیە بوو.